تیپی مۆسیقای سلێمانی یەکێک لە تیپە جوانەکانی شار و کوردستانە، یەکێک لەو تیپانەی کە ساڵانێکی زۆرە لە ساڵی 1967 تاوەکو ئێستا نەوە لە دوایینەوە و دێ لە دوای دێ توانیوانە بە ستایلی جیاواز بە ستایلی تایبەتی خۆیان لەلایەن چەندین کەڵە هونەرمەندی دیارەوە بتوانن چەندین بەرهەمی جیاواز و هەروەها تایبەت پێشکەش بە نێو دنیای گۆرانی و موزیکی کوردی بکەن و لەگەڵەوە شابینین کە لە ئێستاشا هەوڵەکانیان هەر بەردەوامە بە پێشکەشکردنی چەندین بەرهەمی جیاواز و ماوەماوەژە بینین کە چەندین هونەرمەندی دیارە خوب لەم چەندین موزیسیانی زۆر باشیش یانە نێو گروپەکە بۆی زیاتر خزمەت بە دنیای گۆرانی موزیکی کوردی بکەن بە شێوەیەکی گشتی. لە ئێستا ئامادەکاریە کرێت بۆ خولێکی فێربوونی با بڵێم هونەری اینجا بەبزین موزیکە یاخود گۆرانیە بە شێوەیەکی گشتی و زانیاری زیاتر تانێنێت دەربارەی خولەکە بەبزانین کەی دەست پێکات و کێن و کەسانی کە ئەتوانن بەشداریش بن لە نێو خولەکە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا گۆران حەمەکە بەڕێزیان لە پرساوی هونەری تیپی مۆسیقای سلێمانین. مامۆستا گۆرانگیان بەخێراتی. زۆر سپاس بۆ تۆ. دەستخۆشی بۆ ئێوە بۆ کەناڵی کورسات و بۆ ستافی کورسات ماگەزین بۆ ئەم دیدارە. سپاس بۆ تۆ و تەندروست باشیش بی بەمابوورە تۆزێک ناساخیت ئەم پەتایی تر پاییزە و خەسانێکی زۆریش هەن کە ئەم پەتانەی ئینشەڵا تەندروست باش بی. اینجا با لە ئامادەکاری بۆ خولەکەەوە دەست پێ بکەین و دواتریش بێگومان زانیاریمان بیتە لەباری پلانەکانی داهاتوو تیپی مۆسیقای سلێمانی و بەڵام بزانم ئەم کاری ئەم جارە واتە ئەم بە بڵێن خولی فێربوونی موزیک و هەروەها دەنگیشە بە شێوەیەکی گشتی. بیرۆکەکە چۆن بوو و چۆن بڕیارتان نا کە خولێکی لەو شێوەیە بکەنەوە؟ ئێمە کاتێک کە یادی 50 ساڵی تیپی مۆسیقای سلێمانی هاتە پێشەوە، ئەو کات ساڵی 2007 بوو 16 بۆ 7 بوو، ینی وەکو پرۆپۆزەڵ اقتراحێکمان کرد کە پێویستە ئێمە خەڵکێک هەبێت گەنجێکی تازە هەبێت بتوانین مشارەکەیان پێ بکەین و لەگەڵ ئەوەشا ینی دەنگی زۆر جوان لەم شارەیە هەیە، گەنجن و دەرفەتیان نییە بەڕاستی. بۆیە ئامادەکاریمان کردوتمان بە جارێ پێشوەخت ئێمە خولێ بکەینەوە بۆ ئەو گەنجانەی کە لە دەرەوەی ناوەندە ئەکادمی موزیکەکانن. ویسمان ڕایان بینین لەگەڵ ئەو ئاراستە هونەری کە لە ناوتی مۆسیقای سلێمانیە هەیە. بەڕاستی تی مۆسیقای سلێمانی خۆی ئاراستێکی زۆر تایبەتمەند و جیاوازی هەیە لە مەسەلەی گۆرانی و موزیکی کوردیە. بۆیە توانیمان چەند گەنجێکی هەم لە کچ هەم لە کوڕ کۆکەینەوەنێ خولێکی سەرەتایی تایبەت بە موزیک، تیۆرەکانی موزیک و سەرەتایەکی موزیک لەگەڵ چۆنەتی تێگەیشتن و مامەڵەکردن لەگەڵ موزیکزانەکانە، چونکە بەڕاستیەوە خاڵێکی گرنگە کاتێک کەسێک بێوێ گۆرانی بڵێ یا دەنگ بێژ بێت پێویستە ینی لە موزیکزانەکان تێبگات. ئەمەش پێویستی بە زمانێک کە زمانەکەش بەڕاستی بریتە لە زمانی مۆسیقا. کاتێککە توی تیۆری مۆسیقای بۆ شەرحەکەیت بەس شێوەیەکی سەرەتایی و بە شێوەیەکی سادە تێگەینی تۆ چۆن مامەڵە لەگەڵ موزیکاکەیت، چۆن ئەتوانی بۆ نمونە چۆن ئەتوانین گۆرانی دەست پێ بکەیت، چۆن کۆتایی پێبێنی، چۆن لە ناوەڕاستە چی بکەیت مەسەلەن. بۆیە لە یادی 50 ساڵەکە ئێمە بەشداریمان بە نزیکێت 20 کچێک ینی 20 کچێک و کوڕێک بە کۆی گشتی کوڕ و کچەکان بە هەمان 20 کەسێکە بوون و دەرفەتیشماندانێ بتوانن هەم لە کاتی گۆرانەکانە سۆڵۆژ بڵێن. یعنی ئەوە بۆ خۆی لە خۆیان ینی پاڵانێکی گرنگە، پاڵپشتێکی زۆر باشی بێزەبەت هاوکاریشی زۆر گرنگە. تۆ وای لێ بکەی متمانەیە بە خۆی بکە لەسەر ستێج بەرامبەر بە خەڵکێکی زۆر بتوانێت گۆرانی بڵێ، ینی ئەو باوەڕە لە ناخی ئەوە دروزە بێ ئەوە گرنگە. خۆشبەختانە دوای ئەو بەرنمەیە زۆرێک لەو گەنجانە بوو بە خاڵی دەستپێک بۆیان بەڕاستی و بە سەرەتایەکی زۆر باش. ئێستا هەندێکیان بەرناماکەن گۆرانی ئەڵێن لەسەر ستێج ناترسن شەرم ناکەن. جامە زۆر مویمە تۆ ئەگەر لە ناوەندێکی موزیکی وەکو تیپی مۆسیقای سلێمانیە بەڕاستی ئەگەر خولێکی وە مامۆسای بە ئەزموونی تایە و مێژوویشی گرنگیان ینی مێژوویی زۆر گەورەشیان هەیە لە مەجای موزیکە، لەسەر دەستی ئەوانە تۆ ئاراستە میوزیکەکەت پێ بڵێن بەڕاستی دوایی تۆ ینی ناڵێم 100% بەڵام
بەڕاستی باڕاستیی ڕێک ئاڕووی. باشە مامۆستا گۆران لێرە پرسیارێکم بۆ دروست بوو بەو شێوە با بڵێم دەستگیرۆیە باشەی کە بتانی تۆ لەلایەن چەند کەڵە هونەرمەندێک کۆنجە چانسێکی باشە گەل لایەن مامۆستایانی تیپی مۆسیقای سلێمانی و تۆ خوێندکاروی ئەو چانسێکی زۆر باشە. ئایا ئەگەر خوێندکاری ناوەندێکی ئەکادمی بیت بۆ نمونەوەکو پەیمانگای هونەرە جوانەکان و دواتر پەیوەندی بەوە بکەی ئایا ئەمانەش هۆکارن بۆ ئەوەی کەسەکە باشتر بتوانێت یاخود ئەگەر کەسێک با بڵێم بۆ ئەم خولی ئەم جارە کە ئێستا پێش پرۆگرام ئاماژت بۆ کرد کە خولی بەتایبەت ڕاهێنان لەسەر دەنگە نەک تەنها فێربوونی موزیکە بەڵکو بۆ دەنگیشە. ئاگەر کەسێک بۆ نمونەیەکێکی وەکو من ئێستا ئەکرێ من لە ئێستا بم بە گۆرانی بێژێک یاخود دەنگی خۆم لەو شێوەیە ڕابێنم یاخود ئەمە تەمەنی جیاوازی هەیە پێشتر با بڵین ڕاهێنانی تایبەتی ئەوێت یاخود بڵێم کەسێک کە خۆی حەز و خولیای بۆ بەتایبەت گۆرانی وتن هەیە ئەمانە هەموو ڕێڕەوەکانە گۆڕێت بابەتەکان جیاوازی بەسەرایەت. ئەزان چۆنە خۆی هەندێک خاڵی گرنگ هەیە بێ لە مرۆڤ هەبێ یەک لەوانە حەزەکە لە هەمووی مهمترە بەڕاستی و ئەشتەوێت تۆ چی بکەی بۆ حەزە بەڕاستی یعنی تۆ گۆرانی بۆ چی بڵێ ئەمە مهمە ئەمە خاڵێکی زۆر گرنگە. دوو بریتێ لە تەرخانکردنی کات چونکە بەڕاستی ئێمە زانین کە ئێستا ئەم سەردەمە ئێستا بەڕاستی خەڵکەمون جەنجاڵە بە هەندێک شتەوە ینی کات بە فێڕۆدانێکی زۆر هەیە بەڵام هیچی سوودی نییە ینی تاژێکی وای نییە بۆیە کات زۆر مهمە لەگەڵ یا حەزە گەورەکە ئەبێ ئینسان حەزێکی گەورەی هەبێ بۆ شتا بێ خۆشەویستێکی گەورەی هەبێ دوجاری دەبێت کاتی بۆ تەرخانکە بەڕاستی ئەگەر کات بۆ هەر شتێک تەرخانکەی و ماندووبی لەگەڵ یا ئەگەیتە ئەنجامێ هەموو کارێک وایە ینی ئەگەر هونەریش نەبێ بەڵام هونەر بەڕاستی پێویستی بە ینی وەکو چۆن فکر سافیە پێویستی بە میزاژە ینی تۆ بێ هەرچی ئەو شتانی کە شتە لاوەچەکانی ژیان هەبێت ئەبێ بۆ لای بنەی ئەجا کات تەرخانکی بۆ مەسلەی مۆزیک بۆ مەسلەی دەنگ ئەجا مەسلەی ئەوەی کە ئەمە تا چەند پەیوەندیدارە بە مەسلەی تەمەنەوە تەوان ئێمە زانین ئەگەر مناڵ لەبەرەوەی کاینێکی ینی کاینێکەکەیتە دنیاوانێ کاینێکی زۆر پاکە هیچ شتێک لە ناو وەکو بڵین زاکری ئەوانیە هیچ شتێک لە ناو وەکو کۆمپیوتەر ئەگەر سێریکەین لە ناو هەردەکەی ئەوانیە بۆیە هەر کەسێک کەیەت شتێکی بۆدا ئەڕێژێ زوو وەرێگرێ زوو سەیڤیەکە بۆیە مناڵ ینی بۆ فێربوونی مۆزیکی حتا بۆ مەسلەی دەنگیش پێویستە مناڵبی باشترە بەڵام ئەمەش ڕێگر نییە لەوەی کە تۆڵی تەمانم گەورێسە بۆیشیش وەکو تۆ ئەنی بڵێ تەمەەن ڕێگرە نا مەرج نییە تەمەەن ڕێگر بێ ئێمە زۆر کەسە بینین لە تەمەنێکی زۆر گەوریان بەڵام بەڕاستی دەنگێکی زۆر باشیانێ و تا ئێسەش ماونە تو یەکێک لەوانە ئەگەر ناوبێنیم حەزانگەم ناوبێنم بەڵام گۆرانی بێژی زۆر هەیە ئێستا نەخۆشیش ینی تەواو نیە جسمی تەندروستیشی تێک چۆم بەڵام کە گۆرانی هەڵێ لە گۆرانی بێژەکانی سەدەمە باشتر گۆرانی هەڵێ جەلێرە یەکشت لەم وێنەیە ئەمەوێت بە بینەران بڵێم کا گۆران ئەوەی کە تیپی مۆسیقای سلێمانی هەر لە سەرەتای دروستبوونیەوە دەرفەتی بە مناڵ یاوە گۆرانی بڵێ و هەروەها نەوە لە دوای نەوەش ئەبینم کە لێرە چەندین مامۆستایانی دیار کە ساڵانێکی زۆرە خزمەتەکەن و لەگەڵ شەنە چەند گەنجێک لە نێویانە ئەبینم ئەم هەنگاوی تیپی مۆسیقای سلێمانی بۆچی بە بەردەوامی لە زیاتر لە 50 ساڵی خۆی کەنی و سەدە زیاترە خزمەتەکات ئەم هەنگاوی بۆچی با بڵێم دەستبەردار نەبووە بۆ بەردەوام نەوەی نوێ یاخود بڵێم گەنجی نوێ هێنێتە نێو گروپەکەەوە ڕاستە ئەو شتە زۆر ڕاستە ئێمە وەکو ینی وەکو پەرە پرۆگراممان هەیە ئێمە لەسەری ئەڕۆنجکەوە ئێمە ناوەندێکی مۆزیکی گەورەین ڕاستە لەوانەیە وەکو ناو کەسێکەکەڵی تیپی مۆسیقای سلێمانی لە شاری سلێمانی ینی وەکو ناوێکی بشکۆلە دیارە بەڵام بۆ خۆی لە ڕاستی ناوەندێکی گەورەیە چونکە ئەگەر ئێستا سلێمانی شاری سلێمانی ئەگەر باس بکەیت هێشێک لە کۆڵەکە ئەساسیەکانی ئەم شارە بریتە تیپی مۆسیقای سلێمانی لێ بکەرەوەن بە جۆرە زۆرەکان ینی کەم و کورتی پێوە دیارە شاری سلێمانی بۆیە مێژووی تیپی مۆسیقای سلێمانی لەکوێوە هاتووە چەند گەنجێک بوون ئەو کات مەسەڵەن شاری سلێمانی بچووک بووە ژیان زۆر سەرەتایی بووە دانیشتن کراوە لە ماڵانە مەسەڵەن شەوی خۆیان خۆش کردووە ئەلەم شوێنانەیە بەهرەی ئەم گەنجانە دەرەکەوێت لەوێ ئەمان خاڵە گرنگەکە چییە لەو کاتەیە تۆ لە نەبوونی لە هیچەوە لە خاڵی سفرەوە ینی بیرۆکەی ئەوە هەبێت ناوەندێکی ئاوا گەورەکە ئێسا ئەیبینین ئەمە دروستکە ئەم فکرەت بەڕاستی فکرێکی زۆر نیشتیمانی و نەتەوەیە ئەنجا بۆیە ئەمان ئەو کات ینی لە هەوڵا بوون چی گەنجیشی بەهرەدار هەیە لەم شارەیە بتوانن هاوکار بن لەگەڵ ئەوانە چونکە بەڕاستی ئەمای بینیتی مۆسیقای سلێمانی زیاد لە 40 بۆ 50 بەس
موزیکزانی هەیە ئەمە جگەلەوەی کە ئەتوانێت استیعانە بکە بە کۆرسێکی زۆر گەورەش ینی بۆ خۆی تیپێکی گەورەیە بۆ ئەو سەردەما وەسائل کەم بووە ژیان سەرەتایی بووە مثلا بۆ نمونە هەر ئامێری موزیکیش کەم بووە ئامێری موزیکی کەم بووە کتێب کەم بووە با بڵێن چاوجی مۆسیقی کەم بووە ئەمانە وای لێ کردو ئەمان ئیکتیفا بکەن بە کۆمەڵێ مناسەباتی بچووکەوە 2000 تیپی مۆسیقای سلێمانی بەڕاستی هەنگاوێکی زۆر گەورەی ناوە لەبەرەوەی کە مۆسیقای سلێمانی لە شەوانی ئەو شەوە ئاهەنگەوە گۆڕی هێنایە سەر مەسرح هێنایە سەر ستێج یعنی بە جۆرەکان ئەگەر سێری بکەیت بە جۆرێک بە شارستانی کردو ینی تیبی مۆسیقای سلێمانی بە شارستانی کردو چکە ئێمە ئەزانین کە سلێمانی کابێ بە شار ئەو کاتە هۆڵی تیا دروست دەکرێت وەسایلەکان ئەگۆڕێن ئەجیزەی دەنگی ئەگۆڕێ بۆیە تیبی مۆسیقای سلێمانی هەنگاوە گەورەکەی ئەو بە کە چۆتە سەر شانەوە دوجار تیبی مۆسیقای سلێمانی جارێککە ئەچێتەوە ناو ستۆدیۆ ینی هەموو بۆکو هەموو میلەتانی دنیا ئەم قۆناغانەی بڕیوە بەڵام تیبی مۆسیقای سلێمانی بێ شانس بوو لەبەرەوەی کە ئێمە خۆمان نەزانین کە کورد لە ئەو کاتانەی کە باش بوون خراپەکان ینی کاتە خراپەکانی زیاتر بووە کارەساتی زۆر بەسەر هاتووە بۆیە بەردەوام کاتێکە کارەساتی لە وڵاتە ڕووەدا کایە هونەرەکان زۆر زەرمەندە بوو اینجا باسی گەنجت کرد با تەواوی کەم ئێمە لە پێڕەو پرۆگرامانە ئەوە هەیە کە ئەبێ ئێمە بەردەوامی بین بە ئەو ئاڕاستە هونەریە نەتەوایەتی خۆمان ئەو ئاڕاستە هونەریە نەتەوایەتیش چییە؟ ئێمە زانین کە هونەر ناسنامەی گەلانە کەواتە تۆ ناسنامەی نەتەوەیەکت پێ ئێمە خۆمان بە بەرپرسیارە زانین بەرامبەر ئەوە بۆیە ئێمە بەردەوام جاخت لە ڕەسەنایەتیەکەینەوانێ یعنی ئەبێ ئەو ئیشانەی کە ئێمەکەن و کارە هونەریانە ئێمەکەن بێ خەڵک قوڵاوی ناخی تاژی کورد بێت نابێ کارتێکراوی نەتەوەکانی دنیای تر بێت بۆیە ئەمە بەردەوامی ئەوێت سجلی پێش ئێمە ئەم هێڵان بڵێن دروست کردووە ئێمەش لەسەر هەمان هێڵ ماوی نەتوانێت و پێویستیشە بۆ بەردەوامی بوون مەرجنی ئێمە هەتا بمێنین بۆیە بۆ بەردەوامی بوون ئێستا زەمانی ئەم گەنجانەی ئێستاە ئەمانە خەریکی مۆزیکن زەمانی ئێمە خەریکی مۆزیک بووین زەمانی کۆنەکانیش ئەوان خەریکی مۆزیک بوون واتە هەموو مۆزیکێکی سەردەمی خۆیەتی پێویستی بە تازەکردنەوە هەیە پێویستی بە ڕوئیای جیاواز و فکری جیاواز هەیە زۆر باشە اینجا مامۆستا گۆران ئەمەوێت کۆمەڵێک زانیاریمان لەسەر خولەکە بیتێ اینجا پێمان بڵێ لەکوێیە و کاتژمێر چەنە ئەنجامە مژدێوەش تامەمێ خولەکە بێ بەرامبەرە هەر کەسێک حەزی پێیەتی ئەتوانێت بەژار بە لە نێو خولەکە ئەنجا مامۆستا گۆران زانیاری زیاترمان باتێ بزانین خولەکە تایبەت بە چییە و هەروەها لەکوێ و کاتژمێر چەندیشە ئێمە ئەم خولە ساڵانەی کەینەوانێ ئەمە من باسی ئەوم کرد لە یادی 50 ساڵەکەی ئەممان کرد ساڵی دواتریش کردمان بە بەرنامەیەکی ساڵانە ئێمە هەموو ساڵێک ئەم خولێکی بێ بەرامبەرە 6 هەفتەیە واتە کۆرسێکی 6 هەفتەیە بێ بەرامبەرە بۆ ئەو کەسانێک کە خولیا و ئارەزویان گۆرانی وتنە زیاتر بۆ ئەوەیە تایبەت بە دەنگ بێژیە مامۆستا گۆران بە دەقیقی ئێمە ڕاهێنانی دەنگ زیاتر ڕاهێنانی دەنگیە لەبەرەوەی کە بیرمان لەوە کردوتوانێ کێشەیەکی گەورە هەیە لە وڵاتەیە کە بریتە لە دەنگبێژی بەڕاستی ئەو کەسانی کە گۆرانی من ڕێزم هەیە بۆوانێک کە ئێستا خەریکی کاری گۆرانی وتنن بەڵام بەڕاستی پێویستیان بە ئاراستەکردنیشی دروستە پێویستیان بە ناوەندێکی موزیکیە پێیان بڵێ ئێوە بەم شێوەیە بڕۆن باشترە چونکە بەڕاستی ئەگەر وانەکەی تۆ وەکو زەرەر لە هونەری نەتەوەکە ئەدەی بۆەتی مۆسیقای سلێمانی وەکو پێم وتی بۆ خۆی بە پرسیارە زانێ بەرامبەر ئەم مۆزوع ئەم بابەتە کە گۆرانیەکانە بێ گۆرانی کوردی بن بەڕاستی بێ گۆرانی ڕەسەن بن بۆیە خولەکە ئەمێ بێ مۆسەر خولەکە 6 هەفتەیە هەموو ساڵ لە مانگی دەیاکرێتەوانێ بێ بەرامبەرە هەفتەی 2 ڕۆژە ڕۆژی 2 کاتژمێرە کاتژمێری 3 بۆ 5 ناوەندی تیبی مۆسیقای سلێمانیش مرکزەکەی بارەگاکەی ئێستا لە ناو ڕێکخراوی CDOیە کە لەسەر جادەی خاکە شوێنەکەشی زۆر معقولە ناشمانەوە فشار بخێنە سەر ئەو کەسانی کە بەشدارە من بەڕاستی چکە کاتێکمان هەڵبژاردۆ مانگی دێ سەرەتایی دەستپێکردنی دەوامە جارە زۆر فشاریان لەسەر نییە لە مەسەلەی دەوامە وەگەر کەسیشیش کارێکی دەرەوەی هەبێ حتەتەن کاری دەرەوە کەوێتە بەیانیانەوانێت زیاتر
مەگەر چوزانم ئەم کەتی تایبەت ئەوانەی کە مەسەلەن شەفتەکانیان زۆرە ینی یا سێ شەفتی یا دوو شەفتی بۆیە ینی دەرفەتێکی گەورەیە تۆ بتوانی چانسێکی گەورەتی وەکو خۆ دوتت و شانازیژی گەورەشە و هەموو کەسیش پێویستی بە خاڵی دەستپێکە ئێمە زانین خاڵی دەستپێک یاخود دەستپێکردن لە هەموو ئیشێکە قورسترین خاڵە کەواتە هەر کەسێک دەنگی خۆشە و چۆنەوەی مەرجش نییە دەنگی خۆش لەوانەیە دەنگی خۆش بێ خۆی نەیزانی بێ خۆی نەیزانێ یاخود دەرفەتێک نەبوو بێ ینی کەسێک پێی بڵێت تۆ دەنگت باشە یاخود چانسێکی نیە شەرم بکە مەسەلەن ئێمە لەم خولەیە ویستم ئەو ڕوونکردنەوەش بم لەم خولەیە ئێمە ئەو کورسە ئەو دەرسا ئەو وانانەی کە ئێڵێنەوەنەوەن لەلاەن مامۆستا بە ئەزمونەوە وترێت و لەلاەن دەنگیش و مەسەلەی مۆزیکیشەوە ئێمە تیوری مۆزیک شەرحەکەین یا بڵێن باسەکەین لەگەڵیش ڕاهێنانی ڕۆژانەی دەنگەکەین بۆ کەسان لەبەرەوە لەوێ دەرەکەوێت ئەم کەسە دەنگی باشە یا دەنگی باش نییە جگە لەوەش جۆرێک لە سیقە بە خۆی پیاکە ئیتر ئەتوانێت گۆرانی بڵێ ئەوە بۆ کەسانی کە دەرفەتیان تاوەکو ئێستان بۆ نەهاتۆتە پێش و گلەیشیان کردووە ئێستا لایەنی پێ مۆسیقای سلێمانیەوە ئەم خولە بێ بەرامبەرە هەیە کە لە ڕۆژی چوارشەمەی ئایندەوە دەست پێ ئەکات و ئەتوانن بەشدار بن کێشناڵێت دەنگیان زۆر تایبەت و جوان نابێ و دەنگی شاراوە نابوون جارێکتر لایەنی پێ مۆسیقای سلێمانی و لەوانەیە بەرهەمیشیان بۆ تۆمارکرێت ئەوە هەدەفی ئەساسی ئێمە ئەو گەنجانە کێن بەشداریەکەن تەوان تا ئێستا لەم خولانەیە کە بەشداریان کردو هەندێک لە گەنجەکان دەنگی زۆر تایبەتی تیا بوو منە ناویش بێنم ینی ئاسایشە ئێمە یەکێک لەو گەنجانە لە دەورێتی مۆسیقای سلێمانیە بووە مەبەست شەریف بوو کە ئێستا دەنگێکی جوانە دەنگێکی زۆر جوان و ینی بە جۆرە جۆرەکان ئەوێ بوو بە خاڵی دەستپێکی ئەو لەوێوە ئیتر تقریبان توانی ئەو شتانی کە پێیەتی شێریکا لەگەڵ خەڵکە. زۆر سپاس بۆ بەڕێز مام ساگۆران هەمە لە پرساوی هونەری تیپی مۆسیقای سلێمانی کە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵ ماوەی سپاس بۆ تاوی زانیاریەکانت. سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەرفەتەکەتان.